سڵاو دەروون و دیاردێم جارە لەم شوێنە تاریکە و بەم مستیلانە و بەهینە کەمتیارێکەوە دەست پێیەکە. هەڵبەتە بۆیە ئێرەمان هەڵبژارد بە سپاسەوە بە ڕێزیان بۆ دەوڵەمەندکردنی بەرنامەکە و بەرچاوڕوونی ئێوەی بینەر ڕێی پیاین کە لێرە وێنە بگرین و سەرەتای بەرنامەکە لێرە بێت. من ئەمەیە بڵێم مرۆڤێک بەو هەموو ژیرەی خۆیەوە، مرۆڤێک بەو عەقڵە گەورەی کە خوای گەورە پێیاوە سەیر نییە ئایندە و خۆشبەختی و دڵی خۆشەویستەکەی و چی بخاتە کۆندامی زاوزەی مێینەی ئاژەڵێکەوە کە پێڵێن کەمتیار، با بە کوردیتر بڵێم هینە کەمتیار کە ئەڵێن ئەگەر پێت بیتر تۆ ئینسانێکی بە شانسە بیت، یان ئەم مستیلانەی کە لە دەستی منایە هەر یەکە و بۆ شتێک بەکارێت، یان نازانم دوعای گول لە بڕە نازانم چییە کە ئەمانە بەڕاستی ڕەنگە ئێوە یۆک و بینەر کە سەیرمانەکەن بە دیاردێکی خۆش سەیریکەن، بەڵام ئەتوانم بڵێم سەدان کەسی داخ کردووە ئایندەی سەدان کەسی وەکو ئەو دوو کەڵە سووتانەوە. ئەمەی بەدەستمەوەیە هینە کەمتیارە کە خۆتان نەزانن بووە بە کللتور. تامان هەر کوێر بووم کات زۆر بەخێر بی گەورە و کردم کە مڕێت پیاین بەرنامەکەمان دەوڵەمەند بێت و بالەوە دەست پێ بکەم نامخە خنکان بەم دوو کەڵامە چییە؟ ئەو بغوردەوە بەکارێنن بە مانایەوەی کە ئارام بەخشە ئەو کەسی کە سحری لێکرا دوعای لێکراوە ئەبێتە هۆی مای بەتاڵ بوونەوە لەلایەنێکی کەو لە زۆر شوێنە لە ناو ماڵەکان ئایسوتێن وای پێ ئەو ترێدەتا لە ئەگەر لە فلیۆ میسرەکانی شابین ڕابێ ئەوە بغوردەیە ئەسووتێنرێت و پێوترێت دەرکردنی جن لەو شوێنە. گرانترین پارچە کە بفرۆشتێ بۆ ئەم دیاردەیە چییە و زۆرترین مشتری چێن؟ زۆر کەس هەوڵای پەنابەرێتە بەر کڕینی ئەم پارچان و بەوەی کە بڵێ بەختی باشم بۆێنێ ئەوی کە بمێ لە دنیا بووێنە هەموو دەرگاکانم بۆ کرێتەوە زیاتر بە دوای کەمتیارە ئەگەڕێن هەر ئێستا نەبووەوەی کە بەپێی تەمەنی و پێشتەمەنی منەوە بەڵام لەم ساڵانەی دوای یا بە شێوازێکی زۆر نرخێکی زۆر گران زۆری کاتەکانیش بار بڵین شتێکە دوورە لە ڕاستیەوە. باشە خۆی کە تەسیری هەبێ پارەکە چەنە کاتیانی ئەچێدی تر هەچ کەس بە پێ و کەسی کەی فرۆشێ لە 400 دلارەوە تاکو ئەچێتە 2000 دلار واتە 20 وەرەق. وەکوەوەی کە کۆمەکی بەرنامەکەت کردوین ئیستیغلالی ئەم جۆرە مێهنانە ئیستیغلالی ئەم جۆرە لە بازارکردن و پارەپیاکردنە با منوان ناوی بەرم گەشتۆتەوەی تەحەڕوشی سێکسی بگاتە تەحەڕوشی سێکسی بەرامبەر ئافرەتان؟ بەڵێ زۆر دیار دەکەن یەکێک لەو دیاردانی کە لەم دوایە هەبووە و کەسی کە ڕۆشتووە لە عەرەبێک ڕوویاوە هە لە ناو شاری سلێمانیە داوای لێ کردو کەوتویتی چەند جارێت تۆ دوعاو بۆ من کردووە دوعام زۆر پێشتر و سحرەکانم بۆ کرا هیچی کارم تێ ناکات لەو کاتە داوای لێکراوە کە بە شێوازێکی بەبێ بەرجی خۆی پاڵکەوێت و دوعایەکی لەسەر خوێنڕێت با بڵین بەو شێوەیە وەکو بڵێ بە شێوەزان سێکا زانیارێکەوە بێت فۆرماتە بێتەوە تر پاکە بێتەوە لە هەموو دوعاکان ئەبێ بەڕووتی بێ بەڵێ وای پێوتراوە داواشی لێکراوە لە ناو تەمان سلێمانی ئەم شتە بووە دوورە لە باشە ئێستا شتێکی تر باوێتی ئەڵێن هی تەیرەکە چی ئێسخانی چی؟ پەپوسلێمانکە پەپوسلێمانکە بەڵێ پەپوسلێمانکە ئێسخانی ئەو چییە؟ ئەو بۆچی ئێسخانێکی تایبەت لە شایتر کە جاری وای پێڵەڵێ ئەسخانەکە لە لای ڕاستی بێ و تۆ نەشەبینیەوە کاتە و تەیرەکە لای ڕاستی وەجیان لای چەپی بە کەسەکەی ئێن چەندە زوێکی بۆ تێوە ئاڵێن نۆڵەمی خەرەجرفانتەوە ئیتە دەرگای هەموو ڕست و ئیشەکانە بۆ ئاسانەکات و هەموو هەنگاوێکە بەرەو پێشەوە ینی ئینسانێک ببوورەکە ئەم شتاڵم و لەگەڵ ڕێزم بۆ بەڕێزانی کە تا حدێک بڕواان بەم جۆرە ژیانکردنە هەیە ینی ئینسانی جێت بۆ لای بەڕێزێکە ئەمی شاناکات پێڵێ ئێسخانی پەپوسلێمانکەم بەرێبی خەمەجیرفانمەوە ئیتر بەڵێ لی داواکە یا بەهۆی ئێستا بەهۆی بۆ بار و گوزەرانی خەڵکە و چەند ساڵێکە خەڵک هەموو کار و کاسبەکان ڕاوەستاوە کەسەکە و ڕەچاوی و شتە ناکە وازانێ بەس ئەوە پەناباتە بەر ئێسقانێکی پەپوسلێمانکە ئەی کڕێت و ئەویش نرخێچەتە نزیکەی 100 دلار تا 200 جاری تا 500 دلاری ژەڕات. باشە ئەدەی شەرحێکی ئەم شتانم بۆ بکامانە چییە؟ ئەمە نووسراوە نازانم بخوری جاوی ئەحمەر
بۆ خۆری جاوی ئەبیەس بۆ خۆری جاوی ئەسود ئەمانە چییە؟ قۆڕەخکردنی پێکەن بە خەڵگەڵێن بیست و تێنە یاخود نووسراوێکی بۆکەن لەو شەغەریبانی کە پێڵەن تەڵسم کە چەند نەخشێکە ناناستێتەوە ناشخێنرێتەوە و کەسی شارەزاییتیان نیە بە کەسەکە وترێت کاتی بۆ دیارەکەم ڕۆ لەو کاتیا بیست و تێنە گەرم بۆ خوردەی تابێ بۆ ئەو باشە گەر بۆ خوردەی تابێ مەڵێن بۆ ڕاکێشانی محیبەت باشە بۆ خوردی چکەی تابێ بۆ ئەوەیە کە کەسی بەرامبەردەمی ئەبەسرێلێت ئەمەش لە بواری بڵین بخوردەکانە هەمان شێوە هەر ئیسیلاری باش ئەم مستیلانە چیە سا مەسەلەن ئەمە چییە ئەوە چییە ئەمە چییە ئەمە پێنج شەشێکی ترێ پێ ئەمانە چییە مست بەردەکان زۆر من خەڵکم بینیوە من خەڵکم بینیوە بەڕاستی لە کوردستاننا بەڵام لە ئێران لە هەندێک بازارە خەڵکم بینیوە کە هەر پێنج پەنجەکەیتیا بوونم زانی مستیلە فرۆشە بەڵام وتیان نەخێرت پێنج پەنجەکەی جیان گول لە نەبڕە و نازامیشیان چیە ئەمە چییە؟ مستیلەژ هەم زێڕ و هەم زی و هەم بەردەکانی خشل و ڕازانەوەی هیوایەتێک و حەزێکە بەڵام لە تەنیش ئەمە جاریشکە قۆڕەخکردن پیابێتەوە باش مستیلەکانیان ناوناوە بۆ نمونە خۆی لە قورئانی پیرۆزە ناوی زمڕوت هاتووە ناوی لؤلؤ هاتووە باشە زانی کە لە ناو دەریایەکەوە چۆن دروست ئەبێ و شێوازێکی سروشتیە ئەم بەردانش بە چەند شێوازێک پیا بۆ جاریوە لە ناوە سەل ئەفغانستانە بەردی پیرۆزە و باش ئەمانە تا ئێسا مەسەلەن کە کەسێکی کڕێ ئەم شتان ناکرێ پێما بێ سەعریشان هەرزان نییە ئەمانە نەخێر باش جاریوە بە ئەژێما شێوە قۆڕەخکردن ئیتر $100 $200 جاریوە بەردێک و مستیلە گەچێتە نزیکەی تقریبا دەوەرەقە $1000 باشە بەمەسەلەن یەکێ دوانسیان چوار کە ئیفێکتەکەی باش نەبێ و ئیتر تووشی کێشە نابێ و کەسانی کام ئیشاکات یعنی بۆ نمونە من بێم بۆ لای بەڕێزیەکەم ئیشاکات بڵم کاکە مستیلەیەکم بەرێ چوزانم بۆ فلانشت ببێ و کە ئیشەکەم سەر نەگرێ و بێمەوە دەنگە دەنگی پارەکە بکەم یا شتێ بکە قەت خاوەن دوکانێک نەبووە جۆم لێ نەبوو پێی بڵێ ئەم بەردە بۆ شانس باشەوان بۆ باشە ئەمە ئەو کەسانن کە لە گۆشەی پشتی ئەو دیوارانە ناهڵەکانە خۆیان ناو شێخ و ساحیر لای ئەوانەوە ئیسیقلالە کاکرێژ هیچ دوکانارێکا شتنی باشە ئێستا ئەڵێن پارەپیاکردنەکەی شێخەکانن دێ شێخ ئەمەنە ڕێک و پێکن پارە وەرناگرن بەڵام بۆ نمونە ئەونێرن بۆ لای ئەڵێڵەن بۆ نمونە چیلوێ لەم بەردەمان بۆ بێنم مەسەلەن چوزانم بەڵام لەگەڵ ئەو دوکانارەی کە ئەمنەوە ئەبەردەی هەیە شەریکە و لە ژێرۆ پارەکەی بۆ خۆێتی وە ڕاستە؟ بەڵێ ئەو کاتە کاچێتە لای ئەم شازە تقریبان چەند ساڵێکە داهاتوە پێڵێ هەموو کارەکانی کەم بۆ دەکەم وەکو خێر ئەو قەڵەمی کە پێمە بەڵام پێویستم بە چەند بەغوردێکە و پێویستی بە چەند شتێکە ئەو کاتە وەکو ڕەچەتەیەک بۆیە نووسێ بەڵام وشەکانی گۆڕیوە پێینەوە تۆ بڕۆ حرمەڵم بۆ بێنە کابراش شارەزانیە لەگەت دوکانارێک ڕێکەوتووە ئەو کاتە ئەو ئەچێت لە نزیکی چەند دوکانێکە گەڕێ هیچ ئەو ناوانیان بۆ ناخێنڕێتەوە چکم هەمووی وەکو جفرەیەکە شوشەنێنەکانە کاچێتە لای ئەوەی خۆی ئەو ئەزانێ داوای چیکراوە چەند پارچەیە کەی کاتە زەرفێکە و بە مەبلەغێکی زۆر لەوانێت 200-300 هەزاری لێوەرگێ ئەم 200-300 هەزارە لە کابرا وەرگیرە ئەگەڕێتەوە کارەکەی بۆ جێبەجێکەن و ئەو دوکانارە ئەبێ لەو مەبلەغی تبە پێ ڕێکەوتنەکە یانی وەی یا لە سەتی ئەوەی با بۆ کەس دەسەکانە خۆش بێ بە کورتی بۆی کە منە چمە ناو ستۆدیۆ لە ستۆدیۆ کۆمەڵی میوانی ترم لەگەڵایە و دەستخۆشی لێکم کە لێرەوە دەستمان پێکرد ئەمێ بەسەر ئی پێم بڵێم کتێبانە چییە؟ ئەم کتێبانە لە ئێستا بۆ نمونەوەی کە بەڕێزت وتەوە لە زمانی هەندیەوە لە پێوترێ کتێبی دروستکردنی تەڵەسم بە هەموو شێوازەکانی باشە و خراپی تیا دەستنیشان باشە ئەم کتێبانە ڕێپێدراوە لەلایەن حکومەتێریەمۆیان هەر ئاوا بە شخصشکامە لە دەست نووسشتی واچێ بەڵێ ئەوە دەستنووسە و کۆپی کراوەتەوە دەزەکەوێت وەکو ڕێگە پێدراوە لە کەسێکی یاسایی و پرسیم باشترە بەڵام ئەگە بگەڕی دەزەکەوێت و زیاتر بۆ کوردستان زۆر شارزایان بەڵام لە بڵێن لە خواروی عێراق و لە بەغار زۆر باشکا لەسەر جادەکان دانراوە توانی بیکڕیت ئەم کتێبانە زۆری کارەکانی تیا ئاسان کراوە توانە کەسەکە کارەکەی تیا بکە ئەمەش کتێبێکی تر ئەمە بە فەرهەنگی لێکدانەوەی وێنەکان نهێنیەکانی فنجانی خاوە فێرە بیت وەرجێڕان و ئامادەکردنی مامۆستا ساڵح و مافی چاپ و گرتنەوەی تەنها بۆ خاوەنەکەیەتی ئەمە حکومەتی یاریێمی کوردستان ئەم کتێبە دەرکراوە و مافی چاپکردن و لەبەرگرتنەوەی تەنها بۆ خاوەنەکەیەتی و نازانێەوەش ئاگاتان لێتیا لێ نییە بەڵام هیچ شتێکی پێوە نییە کە هیچ دەستنووسێکی پێوە نییە کە هیچ مۆرێکی حکومەت یاریێمی کوردستانی پێوە نیە و هیچ ڕەزامەندێکی هیچ چاپخانەیەکی پێوە نییە ئەمەش ئەوە زۆر گەورە و کردین ڕێت پێیان کە وێنە بگرین و بینە حزورت و ئەم بەرنامەکەمان دەوڵەمەکەی دووبارە سوپاس دەکەم چکە کەم کەس ئامادەی تیا بوو ئەم شتەمان بۆ بکات خۆشەویستانە چینە ناو تەلبەنەکەەوە چینە ناو ستۆدیۆی دیاردە و دەروونەوە و لەوێش هەندێشتی زۆر لەمە خراپترمان ئامادە کردو کە
بەداخەوە کۆمەڵگەی کوردی هەندێک لە تاکەکانی کۆمەڵگەی کوردی ژیان و ئایندەیان ئالوودە بوون بۆی کە ژیان و ئایندەیان پابندکەن ئەبەم شتانەوە. هەڵبەتە بابچینە بەرنامەکەەوە بەڕوونی لەسەرەوە نەقساکەین. زۆر سوپاس، منچم بەرنامەکە و لێرە ئەڕۆم. دووبارە سڵاو. ئەوەی بینیتان بەشێکی زیینوی بەرنامەکە بوو کە پلانمان بوو لە دەرەوەی ستۆدیۆ بیکەین. بەڵام بڕوان پێ بکە ینی دوێنێشەوە ئەو بڕگەیەمان تۆمار کرد لە ماڵی ئەو بەڕێزە. بڕوان پێ بکە تا ئێستا ئەو دووقەڵە لە قورگ و لە جۆ و لە مێشکمان نادۆتە دەرێکە بە حساب ئەو دووقەڵە نوشتە و دوعاوشت عینەکە. ئینشەڵا دکتۆر سامانە مامۆستا سامانەگەر نوشتەم لێ بکرایە باشتر بولەوەی لەو دووقەڵەم بەسەراجێت. هەڵبەتە ئەمەیە زۆر بەوردی و بەچڕی بگەینە حەقیقەتی ئەم دیاردەیە لە کوردستانە بە میوانناری سامان سیوەیلی دەروونناس، دکتۆر حەسەن پشدەری مامۆسای زانکۆ ئەندامی لیژنەی باڵای فتووە، زۆر بەخێر بی مامۆسا. شێخ ئاریانیش ماستەر لە پاراسایکۆلۆژیای ئیسلامی، زۆر بەخێر بێت. مامۆستا سامان پێشەکەت بینی ئەمە نمونەیەکی زۆر بچووکە لەوەی کە ئێستا ئەگوزاری لە کوردستانە. ئەتوانم بڵێم ئەو نمونەی کە من هێنابوومەوە بەڕێزێک بوو لەو بەڕێزانەی کە هەم شارەزا بوو هەم تۆزێک بە ئەخلاقێکی ئینسانیشەوە ممارەسەی ئەو ئیشەیەک. بەڵام جەنابت و مامۆسا پێش بەردامەکە قسەمان کرد نمونەی زۆر سەیر و سەمەرەتدانە. ئەتوانین وەکو دیاردەیەکی ناشرینی کۆمەڵگەی کوردی سەیری ئەم دیاردەیە بکەین. بەڵێ سپاس بۆم دەرفەتە. بێگومان ئەم حاڵەتی کە بەڕێستان لەم ڕاپۆرتای خسانە ڕوو وەکو جەناب دامەژەت پێدا بەشێکی بچووکە لە زەخیرەیەشی گەورە کە وەکو خوڕافات لە کۆمەڵگەی ئێمەدا بوونی هەیە و بە درێژایی مێژوش بوونی هەبووە و ڕەنگە بڵێم تەنها کۆمەڵگەی ئێمەش نییە کە ئەم خوڕافاتانی تایە لە زۆربەی کولتورەکانی وڵاتانی ترا هەیە. باشە تۆ بە مطلقیڵی خوڕافات بەڵێ لە سەداسەتەوانە خوڕافاتن. بەداخەوە لە هەموو سەردەمێکا وا بووە، یعنی ئێمە لە هەموو سەردەمێکا کۆمەڵی بازرگانی کەر هەن بە ناوی هەندێک جار بە ناوی ئاینەوە، هەندێک جار بە ناوی نازانم توانایی لە ڕادەبەردەری مرۆڤەوە جۆرەها تەکنیک و فێڵ و ئەوە فرت و فێڵی خۆیان هەیە. دەزانن هەمیشە لە کۆمەلگەدا خەڵکانێکن کە بیر و باوەڕیان بە مەسەلی خوڕافات هەیە. ئێمە هەر لە ناوەکەەوە گەر ورد بینەوە کەلیمەی خوڕافات لە زمانی عەرەبیە لە خورفەوە هاتووە. خورفەش جۆرێک یعنی بە کوردیەکەی ئەتوانین بڵێن واتە خڵەفان، واتە بە کوردیەکەی ئەو تاکانی باوەڕیان بەو جۆرە بیر و باوەڕە هەڵە و چەوتانە هەیە کە پێی دەوترێ خورفە، جۆرێک لە خڵەفاون یعنی کەسانی خڵەفاون لە ڕاستیدا. ئەم کەسانە لە ڕووی دەرونیشەوە هەمیشە گەر شڕۆڤێکی دەرونی بۆ کەسانی کە باوەڕیان بە مەسائلی خوڕافات هەیە لە هەر جۆرێکی خوڕافات بێ، ئەو کەسانن کە هەمیشە کەسانی ڕەشببینن لە ژیانە، کەسانێکن کە خۆیان بە دۆڕاو دەبینن، کەسانێکن کە پاش شکستهێنان باو حاڵەتانە و کەسانێکشن لە ڕووی ئیحا ئەوە بە ئاسانی کاریگەری و تەسیریان لێ دەکرێت ئەو کەسانە و کەسانێکشن بەداخەوە ئەتوانین بڵین ناهوشیارن. واتە مەرج نییە ئێمە وشاری مرۆڤەکان بە مەسەلی بڕوانامەوە ببەستینەوە. من خۆم حاڵەتم هەیە کەیسمەیە لە سنتەی ڕایۆشکاری خێزان 10,000 دۆلاری داوە بە نوشتەیەک بەس لەبەرەوەی ئەو کوڕی کە لەگەڵ یا پەیوەندی هەبووە بەجێی هێشتوە بەس بۆی بگەڕێتەوە. ئایا چه عقڵی قوبولی ئەوە ئەکا پارچە کاغەزێک بتوانێت کەسێک بژێڕێتەوە بۆ لای ئینسانێک؟ یعنی ئەمە دیارە لە کاتێکا کەسەکە بڕوانامەی بەرزشیە و لانی کەمە کەرۆریۆسی هەیە و سەدان حاڵەتی لەم جۆرەمان هەیە. بەداخەوە لە کۆمەڵگەی ئەمایەوەی ئێمە تێبینیمان کردووە لە ناو ڕەگەزی مینای ئەم حاڵەتە زیاترە. ویستمە قسێ من بکەم بە پێی ڕیسەرچی ئێمەمانە زۆر بەڵێ بە تەکی دوایە وەکو گوتیشمان لە زۆربەی کۆمەڵگەکانی هەمانە ئەوجا ئەمە هەندێکشان لە شێوەی بیرۆکەیە هەیە، هەندێکشان لە شێوەی ممارەسە و ڕەفتارە هەیە. ئێستا ئەوەی ئەو بەڕێزە لەو راپۆرتای پیشانیدا ئەوە ئەچێتە خانەی ڕەفتارەوە، بەڵام بیرۆکەمان هەیە هەرە چێتە خانی خوڕافاتەوە. بۆ نمونە مەسەلەن جاران دایانگوت نابێت کچ لە ڕۆژی دووشەمانە بگوێزرێتەوە لەبەرەوەی لەو سەرەوە ئەگەڕێتەوە بۆ ماڵە باوانی، واتە تەلاق قەدرێ یاخود جیابێتەوە. مەسەلەن خەڵکێکە بوو حەزەریانەوە ئەکرد
نابێت سێشەمان نازانم سەر بتاشی نابێت پێنجشەمان سەفەر بکەی نابێت بە شەو یاری بە مەقەست بکەی ئیژنا دایک و باوکە شەڕیانە بێ نابێت نازانم نینۆک نابێت بکەی کە ئەمانە هەمووی کۆمەڵی بیر و باوەڕی چەوت و هەڵەن بەشێکی ڕەنگە تەبان ئەمە دەماودەم هاتووە بەشێکە لە فۆلکلۆری میلەتان مەسەلی خوراپات لە هەموو میلەتێکە هاتووە بۆچی دروست بووە یعنی ڕەنگە بۆ نمونە مەسەل لە ئەزمموی خەڵکانێکەوە یان ناوچەیەکەوە ئەم شتانە دروست بوو بێت دەماودەم جێڕاوەوە بۆ نمونە ینی ڕەنگە لە ناوچەیەکە ئەگەر دوو کچ دوو ئەزمموی هاوسەرگیری سەرنەکەوتویان هەبوو بێت لە ڕۆژی دووشەمایە بوو بێت ئیتر حەزەریان کردووە لەم نقطەیە کە دووشەمە ڕەبتی هەیە بە مەسەلەی فەشەل لە زەواجە ئەمە دەماودەم ڕۆژتووە جیل دوای جیل واتە بۆتە بەشێک لە فۆلکلۆری بەبێ هیچ ڕیسێرچێک و ثابت بووە بۆ یەکێک لە کێشەکانی خوراپات ئەوەیە کە بیر و باوەڕێکی چەوتە واتە جەنابەت هەرچی تحقیق لە مەسەلەکان کەی ریسێرچی لەسەرکە لێ کۆڵیتەوە هیچ بنەمایکی زانستی نییە بەڵام لەگەڵەوەشتا کۆمەڵی خەڵک باوەڕی پێدێنن کۆمەڵی خەڵک دایانوێ نەخۆی قەنەعەتی پێ دەوێت قەنەعەت بە خەڵکی دیکەش بێنێک ڕاستە بەڵێ دەست خۆش مامۆستا باس مامۆستا لە بنی هەمانەکە یا و وەک دەروون ناسێت یەکسەر وتی ئەو کەسانەی کە ئەوە هیچ دوای قسەمان لەسەر ئەوە بێت ئەم بەڕێزانی کە ئەم کاراکەن بەڵام ئەڵێ و کەسانەی کە بڕواشیان بۆیە خەڵکی خوڵەفاوە جنابت لە ڕووی دینەوە چیە؟ بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله پێشەکی دەستخۆشی لە جناب دەکەم بابەتێکی زۆر گرنگە زۆریش هەستیارە و پێویستیشە لە کۆمەڵگە ئەم مامۆستاوەکو فەرمووی حەقیقەتەن بەشێکی زۆری خوڕافەیە ئەو بابەتە بەشێکی زۆری بەس ئەمە وەکو ئەوەی کە لە تێکستە ئاینیەکان و ئاەتەکانی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەی کە هەیە و باس کراوە هەمووی نەهیکردنە ڕێگریکردنە لەو بابەتە بەڵام حەقیقەتی وەبوونی هەندێکی بەشێکی ئەسەلمێنێت مەسەلەن ئێستا ئەم حاڵەتانە لە چەند شتێکا خۆی بینێتەوە جۆرێکیان ئەوە سحرە سحریش دوو جۆری هەیە سحر هەیە حەقیقەتی هەیە وجودی هەیە لە یعنی وجودێکی خارجی هەیە سحر بەشێکیشی سحرەکە لە چاو ئەکرێ خوای تعالى القرآن فرمى سحروا أعين الناس واسترهبوهم يعني يخيل إليهم من سحره أنها تسعى كاتك حضرت موسى عليه الصلاة والسلام كخوای تعالى تيرو كيمان بوجرته لقل ساحر كان فرعون كما كان ينفردا وما كان خوای تعالى فرمى السحر يعني لتاوكاني خلق رجناونا مار نبون جوريز كان ينفردا بس سحر كلا تساوي يعني أما حقيقتي نبو بزورك كهل السحر أما حقيقتك ووجودك خارجي هي لقرآن شاب عسكرا أما جورك يعني جورك يعني وكو خرافو في الكردنيا كا جورك شان يعني خفة اليد يعني دس سوكية زاري على السحر أما جورك يعني جورك كشان كهنا إخبار بالغيب أمش لا حديث كان بيغمبر صلى الله عليه وسلم لسان هاتوا بيغمبر إخوان صلى الله عليه وسلم ليه أمبرسي كتان زاري وهي كاهن شتيك الله راسك بيغمبر صلى الله عليه وسلم فرمي راس أما بكار هناني جنة شياطين باش بس مامۆسایان ێسا بە هاوڵاتیەکی ئاسایی چوزانم بەڕێزێک کە لە تەمەنە ئێستا سەریان بەرنامەی ئێماکات یەکسەر جوابێکی یەسونەوەیەوێت یعنی بەڵێ نەخێر ئایا ئەم دیاردەیە هەیە نیە چکە بەپێ قسەکانی جەنابەت چۆنەڵی نەوە شەرعێتێکی دینیایەتی بۆی کە سحر هەیە و ئەوە هەیە و دین بە هیچ شوێک شەرعیت نادا سحر بە کوفردا سحر کافر بوون ئەو ئینسانە چۆن ئەتوانێت با بڵین توانای ئەو ئینسانە باڵاتر بێت لە توانا دینیەکان ئەمە باسیکەین طبعا بەکارهێنانی شەیاطین بەشێکی گەورن زیندون لە ناو خەڵکە لە ناو کۆمەڵە ئێمە ئەبێ باوەڕمان بە جین و شەیاطین هەبێت کە خوای تعالە لە قورئان باسی بەکارهێنانی شەیاطین ئەمە هەیە وجودێکی هەیە و ئەوانە بەکاریان ئەهێنن بە تایبەتی کاهین و وەکو جۆرێک لە ساحیرەکان ئەمانە بەکاریان ئەهێنن تەکید بەکارهێنانی شەیاطینی تایەوە لە قورئان و لە حەدیثەکانیشا باس کراوە ئەمانە تەئسیر ئەکەن دەستخۆش دکتۆر سامان زۆر بە کورتی وەڵامێک مێ بۆ قسان من دیارە ناتوانم هەڵبەتە لەسەر دەقا ئاینیەکان بکەم مامۆستا باسی دەقی ئاینی ناکەم باسی ئەوەکەم حقیقەتی ئەم قسانە لە ڕووی دینەوە بە جۆرێک لە جۆرەکان ئۆکێکی نایەوە بۆ بەڕێزانیکان بەڵێ بە دڵنیایەوە ئەوانشی کە ممارەسەی ئەو ئیشە ئەکەن هەر لەو سەرچاوەیەوە توانیویانە ئەو ئیلهامە وەرگرن یاخود ئەو ئیمتیازە بە خۆیان ڕەوا ببێنن کە دەستی خەڵکیش ببڕن بازرگانیش بە ناوی ئاینەوە بکەن و کۆمەڵی خەڵکی دەردەداریش بکەن کاکە دەروون ئەگەر ئیجازە بێ یەک قەوسم بیتێ لێرە
بڕوات بێ ئێمە دەیان حاڵەتمان هەبووە لە سنتەری ڕایۆشکاری خێزان مەسەگچی هەرزەکار حاڵەتی هستریایی هەبووە حاڵەتی خەمۆکی هەبووە حاڵەتی دەرونی هەیە کە مسەبەتە علمیان تەسبیح ئیسپات کراوە یعنی ئەمانە حاڵەتی دەرونین بردویانە بۆ لای کەسانی لەو بازرگانی کەرانەی کە بە ناوی ئاینەوە بازرگانیەکەن کە ئەنەما جن چۆتە جەستەی ئەوە بڕوات بێ ئەوەی سوکایەتی بێ بۆ مرۆڤە کراوە لە لێدان لە ئەشکنجەدان بە جۆرێک حاڵەتمان هەبووە هێناویانە بۆ لامان دایک و باوکی چوونەتە ژێر باڵی حاڵەتەکە ئەو جاتوانیوێتی لەبەرەوەی نەیتوانیوە قاچی لەسەر زەویدانێ پێکانی لەسەر زەویدانێ ئەمەندە لێدراوە ئازادراوە کێشەکە ئەوەیە خۆ ئەگەر بەمە چاک ببن مشکلەمان نییە لەگەڵیانە بەڵام کێشە ئەوەی پاش چەندین جەلسەی سوکاتی پێکردن پارەی زەخم لێ وەرگتن لە کە سوکاریان هەر چاک نابن ئەجا ئەیان هێننەوە سەر ڕێرەوە ڕاستەکەی خۆی کە سەردانی پسپۆڕێکی دەرونیە پزیشکی دەرونیە ئەمە کێشی وڵاتی ئێمەیە ئەمە هەموویشی بەڕێی من هەمووی وابەستەیە بە ئاسی وشاری خەڵکەوە ئاسی وشاری ڕاستە ئێمە وتمان وەکو فۆلکلۆر وەکو کولتور هەیە لە ناو هەموو میلەتانە بەڵام ناکرێت کەسێک یعنی خوێندەوار بێ دنیا دیدە بێ یان باوشێک ئەزمونێکی تەمەنی هەبێ دانیشە معالەجەی کچەکەی بۆ حاڵەتە بکە من ڕێز و حرمەتم بۆ جەنابی مامۆسا هەیە من مامۆسای ئاینی خزمی خۆم هەیە ینی بڕوا بکە جاری وا هەیە نیو سەعات دەچم سەردانی یەکەم و دۆستایەتی ینی دانیشتن و مەجلیسیانم پێ خۆشی مامۆسایانی هەمیشە من لە خزمەتیانە جار هەیە بڕوا بکە لەو نیو سەعاتەیە دە کەس لە دەرگای ماڵەکەی ئەیە بۆ نوشتە جاری وای حاڵەتەکە حی على سەڵا حاڵەتێکی دەرونیە یعنی پێویست بەواکە یان دەرمان بەکاربێنێ یا جلساتی عیلاجی نفسی بۆ بکرێ یان ئەوە سێرەکی دایک و باوکەکە لەو ئاستایەت نوشتەیەکە بات ینی باشە ئەو نوشتەی و مامۆسایی نووسێت چ سحرێک و چ فەلسەفەیەکی تێدایە خۆ ئەگەر دقێکی دینی بێ نەسێک بێ لە ئاەتی قڕانی پیرۆست تۆ خۆت بیخوێنە لە بەسەر مناڵەکەدا یعنی چ پێویست دەکات شێخانە بە پێی و ریسێرچی ئێمەش کردومانە ئێستا و شێخانە خۆشان ئازێت ناکێشن هەر بڵین دوعاکەی نوشتەکەیە ساخیان کردو بەس شوێنی ناوەکەی ماوە ینی بۆ نموناڵێت دەروون ناوی دایکرد بۆی پڕکات و اینجا هەندێکیان زۆر با بڵین چۆن وریایانە ئیشەکەکەن بۆی کە کەشف نەبێت دەسەکان ئێستا ئەڵێن سیکۆتینی لێن کە داوخستەوە سیکۆتینە کەوشک بۆ نمونە کەسێکا بێ ئەمە کەشفکە لەگەڵ یەکیتەوە ئەدڕێوی نەبێت حاڵەتمانی خیانی زەوجیە ئافرەتەکە ئەچێ بۆ لای کەسێک شێخێک ناوی بنین هەر کەسێک من ڕێز و حرمەتم بۆ تەسمیانە هەیە کە ناوی مامۆسای ئاینی بێت بەڵامسیلی ئەوانە ئەکەن بە ناوی ئەوانەوە ئیدعای ئەو شتاکەن بۆ نمونە هاوسەرکی خیانەتی زەوجی لەکە پیاوەکە خیانەتی زەوجی لە ئافرەتەکەکە ئەم ئافرەتە لە جیاتی ئەوەی دانیشن لای ڕایۆشکاریشی خێزانی لای کەسێکی پسپۆر لە بواری خێزانی چارەسەری کێشەکان کەن دێت پارە ئەدا 200,000 300,000 نوشتەیەک کا لای ئەو نوشتە نووسانە بۆی مێردەکەی واز لەوە بێنێ ئایا چ پەیوەندیەک لە بینی واسێنان لە ڕفتاری کاکسامان من نمونەیەک باسەکەم ینی هەمیشە من بیر بە ماڵمان لە منطقەی شعبیا بوو بە مناڵی سوزوو یەک بۆ گەنبەرێرە ئەو گەڕەکە نەمانەزانی چێ دوای لە ئاخیرا زانیمان شێخێک وتبووی بێچێک لەو بەناو شێخانە وتبووی دراوسەیەکمانە بوژنەکە زوزوی و دوعا لە مێردەکەمەکرێ زوزوو جرجێکێگرت و خستە سەر پەرمێزە ئەلاساس بۆنی جرجە بەتاڵە بێتەوە یەک گەڕک مێشکی یەک گەڕەچێ بن شێغاریان بەخێر بێت و ئەمێ زۆر ڕاشکا و قسە بکەیت چکە ناوەکەی تۆ و کارەکەی تۆ لە ناو خەڵکە وا بڵاوەتەوە کە لەم جۆرە ئیشانەکەی ئیتر ڕەنگە تۆ تەندروستانە بیکەی ڕەنگە چوزانم یعنی ئەمێ ڕاشکاو بی و بەرگری لە کارەکەی خۆت بکەی ئێمە هەمومان خاوەنی پیشەیەکی ینی لە کۆتاییە مامۆسا کە مامۆسایە پیشەیە مامۆسا پیشەگەریانە ممارەسەی دینەکەیەکە و جەنابیشت پیشەیانە ینی لە هاوڕێتی نە دەرەوە من پێش بەرنامەکە هاوڕیانە قسەمان کرد بۆی کە بینەران بگەینە حقیقەتێ میشانە چییە شێغاریە طبعا سەرەتا دەستخۆشیتان لە یەکەم ئەو بابەتە پێویست بە زووتریش بڵێن باس کرایە و لێ کۆڵی لەسەر بکاشکم شتەکە گفتوگۆ زۆر هەڵەگرێ و زۆر ڕوونکردنەوەی کە پێویستە بکرێ طبعا ئەوەی کە من بۆ شتە بڕوانم سەرەتا ڕاستکردنەوەیەک بۆ معلوماتەکەی جنابێت ئێمە بڕوان بۆ شتانە نییە ئەوەی کاڵێ خرافات ماوەستانیش پێرم خرافات ئەوانە هەر هەمووی خرافاتە باش جملەتەنەوە تەفسیلا بەڵام زانیتی ئێمە بڕوان بۆ هەیە کە سێ جۆر نەخۆشی هەیە دوو جۆر نەخۆشی نییە تەنها نەخۆشی فسیۆلۆژی و جەستەیی و نەخۆشی سایکۆلۆژی و دەرونی نییە جۆرێک نەخۆشی کەشێکە بێت نەخۆشی ڕۆحەیە بۆ نمونە ئێمە نەخۆشێک ئەبین یعنی بۆ نمونەیەکی بڵێن بە بەڵگە سەلمێنراو نەخۆشێک ئەبین با بڕێن لە ڕووی پزیشکی فسیۆلۆژیەوە بڵێن شیکارێکی تای بۆ بکرێ پشکینێکی تای بۆ بکرێ دەرەچی هیچ کێشەی نییە دوای بیوێن بۆلای نەخۆشیێکی با بڵێن پسپۆرێکی دەرونی پزیشکێکی دەرونی ئەیش
شیکردنەوەی بۆکە هیچ کێشەیەکی نیە هیچ نەخۆش نییە لەگەڵ ئەوەش ئابینی سەری ژانەکە لەگەڵ ئەوەش ئابینی دڵی توندە زۆر لەگەڵ زۆر کێشەی تری هەیە لە کاتێکا کە ئەوە ناچێتە ژێر دەواازەی نە لایانی فسیۆلۆژی خەلەلی فسیۆلۆژی نەچێتە لایانی سایکۆلۆژی و بابنین دەرونی بەڵکو ئەچێتە لایەنێکی تر کە بێت لایانی ڕۆحێکە یاڵتان بن لای بارا سایکۆلۆژیەکە خۆی بارا سایکۆلۆژیاتی یعنی ئەو دیاردانی کە لە سەر و توانێت هەستی بە شەری سادەون یعنی هەستی زۆر ناوی هەیە یەکێک لەو ناوی بەستە کشتێکە ئەوەی کشتێکە لە توانای مرۆڤی سادە بەدەرە تۆ چۆنی کارەکە ینی ئۆفیس هەیە دوکانە هەیە جاگەرە برای خۆ بگە ئێستا وەڵڕەکەم زانی توانە ئێمە بڕوان بۆ شتانی دوملەتەوە تەفسیلە بڕوان بنووسینەوەی دوعاشتی واشنیەکە بنووسێتەوە خۆی ڕقی شەرعی هەیە ڕقی شەرعی ماوەسات دەزانێت کە شتێکی حەقیقەتە بەس ئێمە ئەوەش بەکار ناهێنین بەس معلوماتێکی هەڵەیە لەوانکە بۆ جەناب باشە ئەی جەنابتانینە احتراما بۆ بینەرە بەڵامی ترەوە بۆ بە براندیان بڵێ هینی کەمتیار شتەکە بەکارێن ئەوانەی ئەساسی نیە ماوەستان ئێوە گاڵتەمان بۆ شتانەیە یعنی ئەوە شتێکە 100 خرافەیە ئەگەر ئەو یەک جار پێ من 100 جار پێم خرافە هێنە ئەوەیانە بە بوسیان ئەوستان هیچ ئەساس و بنەمایەکی نیە هەمووی خرافات و دەجەل و شعوزەیە ڕاستیەکە چی ڕاستیەکەوەی کە کەسێک دێ بۆ لامە بە شێوەیەکی زانستی ئێمەتان شیکردنەوەیکی وردی بۆ بکەین بۆ کەسایەتەکەی بە شێوەیەکی زانستی بەخۆم بەڵام ماستەرەکە باسەکوتەیە ئێمە شیکردنەوەیکی کەسایەتی بۆ ئەەکەین کەشیکردنەوەی کەسایەتەکان بۆ شیکردنەوەکەی تۆ چۆنە مەسەلەن کەسێک لە ڕووی ڕۆحیەوە چوزانم دەردی مامۆساوتی کچێکە خۆشەویستەکەی لە دەزاوە و کوڕێکی لە دەزاوی توان چی بۆ بکەن مامۆستاکیان هەچی خوانێک کە بەشەر ناتوانێت هیچ شتێ بکە بەسم بۆ نمونە ئیسا کەسێک تۆ بە بەڕوونی پێم بڵێ ئێوە یارمەتی خۆت باڕوونی وەختی بەردامەکەم چکە ئیش شتمان زۆرە برانە ئەوەن دەچیت وەختی ترمانە بێ بەڵام ئیشەکەی تۆ چییە ئەمامۆسا بەخوا لە هەمووتان مەغدووترە بەڵام مامۆسام داناوە بۆ بۆی کە ئیشەکەی تۆ چیە منوتم هینی کەمتیار لە بوارانە هیچی کار ناکە ئەی چیەکەی ئێمە کاتێکە بڵێن دڵدانەوەیەکی سایکۆلۆژیانەیە بۆ کەسەکە چۆن بڵێن ئیسەحالی ماسەرزانێ ئەوەی کە پێویستە پزیشکی دەرونی بیکە ئەوەی کە نایشێت و قسەی خۆشی لەگەڵا بکە باری دەرونی کەسەکە معنەیەتی کەسەکە بەدەستکاتەوە لایەنە گەشەکەی پیشانە لایەنە ڕژبینەکەی لە زۆر کەسە بۆ ویستێتی خۆی بکوژێ باشە بەچ هاتۆ بۆ لای بەیارمەتی خۆ بەس قسەکە تاواکەم ویستێتی خۆی بکوژێ هاتۆ بۆ لای ئێن خلایی دەخولەک لەگەڵ قسان بەس تەنها گفتوگۆکردن و قسەکردن چۆتە دنیایەکی تر یعنی تەواو ئیسراحەتی کردواسی لەشنیاشم بزانم لە پسپۆریش لە خەوا هەیە بڵێ لە قەتعبیری خەون شتێکی زانستیە شتێک نییە کە کۆڵ لێ بکرێت شتێکی حەقیقیە و شتێک خرافی نییە خەون هەیە هەندێک خەون هەیە ڕاستە پرۆپوچە هیچ نییە هەندێک خەونیش هەیە گفتوگۆی دەروم حادثەی نەفسە 165 خەون وایە بەس هەندێک خەونیش هەیە ڕاستە و حەقیقەتە یعنی بۆ نمونە دوێنێ کەسێک تەلەفۆنی بۆ کرد من 3 ڕۆژە خەون ئەبینم عفوا 3 ساڵە خەون ئەبینم بە کەسێکەوە کە ئەو کەسەوە بە هاوسەری من وتی تازە چون يعني ناوشانەکە هێ لە خەوەکە پێوتەکە چوە بالفعل شخصەکە وجودی هەبوو ناوەکەشی ئەو ناوە بۆ پیشەکەشی ئەو پیشەیە بۆ ناسیویشیتەوە کاتێەوە 3 ساڵە خەوی پێوبینێ کە ئەڵێ ئەوێ بە هاوسەری ئەو بۆن ئەوە خەون هەندێک خەون هەیە حەقیقەتە ڕاستیە دەستخۆش دوێنێ یەکێک لە تیمی بەرنامەکەمان و ڕیپۆرتەری 224 زۆر بە سادەی نردمان کە پلانێکمان داڕشت وەکو بۆردی بەرنامەکە بە کاکدیار مانوت چۆ بۆ ماڵێکێک لە شێخەکانی سلەیمانی هەر زۆر بەسنیی کراوەەوە بزانین راپۆرتێکی مەدانی بکەین مەسەلەن ڕەنگە جەناب دەگەر ئۆفیسێکە دەبێ یا مامۆسا لە مزگەوتەکەی خۆیان گەربانی تەلەفۆنی بۆ بکەم بڵێم میێم راپۆرتێک لەسەر مزگەوتەکەی جەنابتانەکەم ئەگەر بێخەوش بێتەوە بێت ڕەنگە پێشت خۆش بێ بڵێ وڵا سوپاسی شتەکەم بڕۆ کامێرایەک بێنە وڵا قسەشمان بۆ بکەیت بەڵام من نامەیە لە بری کاکدیار قسە بکەم بەڵامەوەی کە کاکدیار بە ئێمەی وت پێم خۆش بوو تەقدیماتی بکە لە نزیک ماڵی ئەو بەڕێزەوە کە پێچێک لە شێخەکانی سلەیمانی مەشهورە و کەم تا زۆریش تۆزێک هەڕەشە و بەنەوەی دوو ئەو شتانە هەڕەشە لە من کراوە کە هیوادارم ئەگەر شتێک ڕوویانە لەن دوعاکەیەوە کاک دیار سڵاوە لێبێ من پێم خۆشە هەم بۆ ئێمە هەم بۆ بینەران و هەم بۆ میوانەکانی ناو ستۆدیۆشم بۆی کە بگەینە حەقیقەتێک چیت بینی لە کاتی سەردانیکردنی بۆ ئەم ماڵی ئەو بەڕێزە بەڵێ دەروون سڵاوت لێبێ ئەمڕۆ من وەکو ڕیپۆرتەرێک ویستم راپۆرتێک لەسەر ئەو کەسانە ئامادە بکەم کە خۆیان بە شێخ یاخود بە مەلا بە هاوڵاتیان دەناسێنن من پێشەوەی کە راپۆرتەکە ئامادە بکەم بە مەیدانی ڕۆشتمە شوێنەکە بینیم ماڵی ئەو کەسە کە خۆی بە شێخ یاخود بە مەلا دەناسەن بە خەڵکی کۆمەڵێک کامێرایەکی زۆر لە دەروەوەی خانوەکەی دانرابووە کە چوومە ژوورە و بینیم خەڵکانێکی زۆر لە ناو حەوشەی ماڵەکە بە هەمان شێوە لە ژوورەکان دانیشت بوون چی ژن چی پیاو بە هەمان شێوە دانیشت بوون و لەگەڵ چوونە ژوورەوەت
ئەدبینی کۆمەڵە گەنجی زۆر کە هەمویان لەگەڵ شێخ یاخود مەلا بوون و چاودێری دۆخەکەیان دەکرد تەنانەت ڕێگەیان نادا بە هیچ شێوەیەک مۆبایل یاخود تۆڕە کۆمەڵاتیەکان لەوێ بەکار بێنرێ. من ڕاستەخۆ کە چوومە ژوورۆ مەلام بینی کە ئەوەی کە جێگەی سەرنج بووە سەرنجی منی ڕاکێشە مەلا دانیشت بوو لە پشتەوەی مەلا کۆمەڵە کتێب دانرابوو لە پشتی کتێبەکان سیلاحێکی گەورە هەبوو و مەلا کە جلوبەرگێکی ڕەشی لەبەرا بوو و ڕێشی و سمێڵێکی ڕەشی هەبوو و سیلاحەکە کە سیلاحێکی 75 دانابوو لە پشتەوەی خۆی کە هەر کەسێک بچوایەتە ژوورە بەڕاستی ترسی هەبوو بە ترسەوە ئەچووە ژوورۆ دواتر چیرۆکی خۆی کێشەکەی خۆی بۆ مەلایە خۆت بۆ شێخەکە ئەگەڕایە و دواتر دوعای بۆ ئەکرد بە بڕێک دەست خۆش کاک دیار کاک سامانەوە چیەڵێ من هەڵبەتە پێشتر جۆم لێ بووە بەڵام دانانی کتێب و سیلاح و ترسان و تۆقانن من ئەمەیە یەک بازبین دوور لە مێهنەکەی خۆدۆک و هاوڵاتیەک چی بە حکومەت هەرێمی کوردستانەڵێ واللهی ئێمە لە مێژە داوامان کردووە ڕەنگە لە چەند بۆنە و بەرنامەی تریشا لە ڕابردووە ئەنی داواەوە ئەرکی حکومەت و بەتایبەتی دەستگاکانی ئاساییشە بە حقیقەت کە بە دوواداچوون بۆ حاڵەتانە بکەن ئەمە هەمووی ئەچێتە بابی بازرگانی بە مرۆڤەوە ئەچێتە بابی بە خراپ کەڵکوەرگرتن لە هەست و سۆزی ئینسانەوە کە ئەوی جۆرێکە لە بازرگانی کردن و من دڵنیام لەناو ئەو حاڵەتانەشای ئیستیغلالی جنسی تێئەکەوێت دەستدرێژی سێکسی تێئەکەوێت و بووشە لە ڕابردووە بووە من لە هەشتاکانە حاڵەتی دەستدرێژی سێکسی لەلایەن ئەو جۆرە کەسە بازرگانیکەرانەوە ڕوویدا لەشە لە پارێزگاکانی کوردستان و بەردەوامیش هەیە ڕەنگە قوربانەکان خۆیان نەوێرن ئەسڵان باسی ئەو حاڵەتانە بکەن ئەوەیە قسەکە چکە بەشێکی خانمانە من ینی ئەو فەراغە ڕۆحی وەکو کاگاریان باسی کرد ئەو فەراغە ڕۆحی مەسەلەن ئافرەتێک سیرەکەی مێردەکەی گوێی لێ ناگرێ براکەی گوێی لێ ناگرێ باوکی گوێی لێ ناگرێ حکومەت گوێی لێ ناگرێ بەڕاستی سنتەرەکانی ئێوەمانان سنتەری زۆر فەرمینین و حکومەت زۆر تەرویجی بۆ نەکردوون و گەورەی نەکردوون کە خەڵک احتیادی بچێتە و سنتەرانە لا یازال ینی ئافرەتێک گەگەر کێشەیەکی گەورەی نەبێت ناچێتە سنتەرێک لەو سنتەرانی ئێوە مەسەلەن ئافرەتێک بۆ خەمۆچیەک سەردانی ئێوە ناکات ناچات پەناباتە بەر ئەم جۆرە لە خەڵکانە ئەم جۆرە لە خەڵکانش بە ئارزووی دڵی خۆیان تەحڕوشیان پێوکەن نمونەیەکی زیینو هەبوو مامەسا پێش بەرنامەکە حەزەکەم ئاماژەی پێبی چکە خۆشم نمونەیەکم لایە کە یەکێک لەو بەڕێزانەی کە ڕکلامی بەرنامەکەمان بۆ کردووەمانە تا هەڵبەتە بۆ پاراستنی کەسایەتی خۆی و هەروەش قسەمان کردو ینی دایان نامەنباتوەیەک لەوانە ئەو من بۆیە لێرەوە باسیەکەم بۆی کە ئەگەر ئافرەتێکی تر یا خانمێکی تر لەم کێشایە ئاگاداری خۆی بێڵە لە پێش ئەوتێتی وێنەیەکی دەستم بۆ بنێرە دوای وتێتی وێنەیەکی نازانم قۆڵتم بۆ بنێرە دوای وتێتی تۆ ڤینەکەی تۆ زۆر ینی ئەو دوعایی کە لە تۆ کراوە دوعایەکی زۆر قورسە وێنەیەکی ڕووتی جانتم بۆ بنێرە دوای کە وێنەکەی جانی نردووە بووە بە بەڵگە لای شێخەکە و بەردەوام بووە بە ئەدیلەیەک بۆ هەڕەشەکردن لێی و دروستکردنی ممارەسەی سێکسی لەگەڵ ئەم خانما و کە ئەمە خۆی بە بەخسیێم خانمە نمونەیەکە لە دەیان نمونە بەڕاستی کە ئەمە زۆر خەتەرە مامەسا خۆش نمونەیەکی بەڵێ خۆی بە حەقەت جەنابەت پێم خۆش نەبوو قسەکانت پێ بڕم من شەرعیەت شەرع دین شەرعیەت نادا بە شتانە ئەسڵان ئەو نوع ئیشانە ئەکا بە کوف کافر حیسابە هەندێک لە زانایان هەر ئەڵەن هەر تۆ بەشی لە قوبڵ ناکە هەر یەکسەر بێ بکوژرێ حکومەت بکوژێ یەکسەر ئەنجام مەسەلەی کاهینی شارعینەشت ئەوانە ئەسڵان هیچ ڕێگە پێدراونن شەرع دین ئەبێ بە تەواوی زۆر بە خێرایی مکافحەی ئەو شتانە باشانی ئاینی و جەنابی شت مەسەن لیژنەی فتوایی بۆ زەخت فشارتان لەسەر حکومەت دروست نەکردووە خۆی لە ڕاستیە فشار هەیە و دەستگام شوێنانە شوێنی ڕسمینیان و کاک دیار کە چۆتە سلەیمانی شوێنێکە ئەسڵەن ناوی منطقەی ئەو بەڕێزە هەر منطقەکە بە ناوی ئەو بەڕێزەوە ینی ناسێنداوە کاڵێن لای ماڵی فلان لای ماڵی فلان یانی ئەی بۆ هێزەکانی تاوان ئێستا لە پۆلیسی شاری هەولێر بەڕێزێکمان وەرگرتووە ئێستا ناوەکەیێنین و ئەچینە لای بەڵام من قسەکەم ئێوە بۆ فشارتان نییە خۆی کاک دەروون بەڕاستی ئەوانە خەڵکی مەسئولیان لەگەڵ دەسەڵاتدار خەڵک لە ناو دەسەڵات و لە ناو حکوومەتە خەڵکێکیان لەگەڵایە پشگیریان لێ ئەکا ئیشیان بۆ ئەکا نایڵێ هیچیان لێ بە چەندجار شکایەتیان لێکراوە شکایەتیان لەسەر لە ئەبرێ ئێمە ئەوانەمان ئاگا لێ خۆی ئەمانە ئەبێ دەستیان بگیرێ دەستیان ببڕدرێ بەڵام شتی زۆر خراپیان کردو شتی زۆر جار هەیە ئێمە ئەو کێشانە هاتۆتە لامان و ئێمە گاندوشمانە حاڵەتی وا هەبووە ساحیر هاتووە تەحەڕوشی جنسی لەگەڵ ئافرەتەکە کردووە و توێتی بۆی مێردەکەت ینی بۆی خۆشی بێ اینجا دوایی کە
کە کوڕی عازەبی ئەو ئافرەتە پێی زانیوە ئەنجات ویستێتی تهدیدی ساحیرەکە ساحیرەکە وای کردووە ئەو کوڕە لەگەڵ دایکی خۆشی تەحڕش دزین ئەمە نمونەی ئەمە حاڵەتە بەڵێ ئەمە شتێکە یعنی خۆی لەبەر احتیفاز بۆ ئەو عائیلانە ئێمە ناتوانین بە هیچ شێوەیەک باسی شوێن و کات و یان ناو ئەوانە بکەین ئەگەناوانە زیندون وەک خۆی ڕوویاندا ئەم حاڵتە لە کوردستان زۆرە ساحیر هەیە لە عینکاوە من بۆ ئەڵم حقیقەتی هەیە تەسیرێک هەیە بەڵام ئەبێ ڕێ لێ بگیرێ ئەم سحرا 3000 ساڵ پێش میلاد هەبووە ئەمە ناکرێ بڵێن خوڕافەیە خوڕافە ئەوەی کە هیچ وجودێکی خارجی نەبێ ئەمە تەسیرێکی هەیە خوای تەعالی لە قورئانە فەرمێ یفەرقون بین المرء وزوجه چۆن ناکە تەسیری هەیە ساحرێک هەیە بە ئاشکرا ئیش ئەکا بە 3 وەرەقە کام کوڕە حەز لێکە ئەیگەینێتێ بە کام کچ کام کچەشی حەز لێکە ئەیگەینێتێ لێکیانەکای چۆن چەند ژنومێردی لە یەکتری کردووە دکتۆر سامان چی واللهی من ڕێز و حرمەتم بۆ فرمودەکە جەنابی مامۆستا باوەڕم بەوە نییە من یعنی ئینسان قدرەتی هەبێ بۆ نمونە کچ و کوڕێک یەکتریان خۆش بوێ یان دوو هاوسەر یەکتریان خۆش بوێ لەسەر مای ڕێز و خۆش ممکن نییە نەک ساحیرێک هەموو ساحری دنیا بێنی بتوانێت ژنومێردی لێککە ئەگەر خۆیان کێش و خلافیان نەبێ لە ئەساسە بەڵام ئەم کەسانە من لەگەڵ ڕێزم ینی ئەگەر کەسێک خۆی پەیوەندەکەی تەندروست بێت چی ئیشی بەوەیە بچێت سەردانی و بازرگانی بکە بەڵام کە خۆی پەیوەندەکەی نادروستە لە جیاتی ئەوەی بە دوای هۆکارەکانە بگەڕێ ینی وەکو سلوک وەکولانی ڕفتاری وەکولانی دەرونی خۆی بۆچی منم کێشەیم هەیە لەگەڵ هاوسەرەکەم بۆچی منم کێشەیمە لەگەڵ هاوسۆزەکەم خۆشەویستەکەمگە کابرا کێشەی نەبێ بۆ چێتە لای بڵێت کەواتە خۆی ئەساسن کێش باسی کاژێرشمان کرد کاژێرشیشم ینی چووە بۆ لای یەکێک لە باڵ ینی ئێمە من دوای ئەمە لەگەڵ بەڕاستی ئەمیدی مافەروەر عەبدولخالق محەممەد حەسەن یاریدەری بەڕێوەبەری پۆلیسی هەولێر قسە بکەم بەڵام دوای ئەم سەردانەی کاژێرش بۆ لای یەکێک لە مەزارگە و شێخەکان لە شاری هەولێرە ئیتر چوزان نووسینگەی هەیە بابی نەبی فەرموو چەند ساڵە تۆ دوعاکەی بۆ خەڵکی من 7 ساڵە ئەو کەسانە چێن دێنە لای تۆ دوعا وەڵە ژن دێ دەلێەوە 4 ساڵە منداڵم نابی دوا دەکەم معنە حامل دەبێ وش حامل بوو هات دێنەکەنە من دوای ناسایە پشتی دێش کلیەی دێشی سەری دێشی دەبین دلی تۆمدا دێنی شەوان لە خەوە ڕاب دەبێ هەموو چا دەبێ بەئیزن الله چۆنی چاچانەکەی بەئیزن الله ئەمری بەنی خوای دوعایان چۆنی بۆکەی نای خوای دێنم دەنم خوایە ئەوە شفا بدە ئەی بە وەرەقەوشت ناموس نا مەلایەکە تێدەگەوش بەش قسەی دەکەم خەڵکی چۆنی چارەسەرەکەی چی وتی نای خوای دەینم معنە پشتی دێش دەستەکەم پشتی گەرم دەبیت چا دەبی ئێستا توانی من چاکەی چند دەدێشی سرم دێشی وەلا جێ دەستم گەرم بوو نا گەرم بوو جێ دەستم نا ئێستا گەرم بوو ناگەرم نەبوو دەستم وە خۆیت بەڕاستی جێ دەستم ێ ڕێک جێ دەستت دەڵێم نا کەم هیچ هەروە خۆیەتی ئەگە کامیرەکەت تێک نەدا خەتای کامێرەکەیە ئەدی کوچانانی ئێستا وانە ئەلێرە بگەڕێ بلێ کووە شێخە ئەمکە دێ دەلزەیەک دەردی کاک بەیار ئەڵێ بەنگە سیگناڵی کامێراکە تاسیری کرد بێتە سەر پەیوەندێکی دەرەجەیەکە کە بێ ئەبێ دەرەجە 2 دەرەجە سێکانمان چۆن ئەو بە خۆی ئەڵە شێخی دەرەجەیە وەڵاهی دکتۆر با بچینە لایانی ئەمنی بەڕاستیان ئەمانە شوێنیەوە تا مامۆستا باسی 1-2 شوێنی کرد کە بە ڕسمی لە ئەنکاوە هەیە تا ئێمە پامێرمان نردۆ بۆ سلەیمانی خەریبە بەر شەقی وێن بەڕاستی ئەو بۆ یەک شوێنمان نردووە بۆ شوێنەکانی تر بە هەمان شێوە لە هەولێر لە سلەیمانیا خۆ لە دێهاتەکان شێخ ئاریان حەقێتی حکومەتیش باوەڕگریم زانین قسەی بکەین زانین بەتاکید بەس حەزمەکە نەختی ڕوونکردنەوە بە ئێمەش یعنی فەرموو ئەزانی چەند ماوەستەگیان خۆ ئێمە بێ لایانی زانستی و لایانی جەهالەت و باڵێن لایانی شعوەتەکە لێک جا بکەن چون دوو شت هەیە یعنی هەندێک کەس مەسەڵەن کە تۆ ڕۆی بۆ لای بە شێوازێکی زانستی لەگەڵ تا گفتوگۆکە باری دەروونت هێورەکاتەوە یان هەندێک ڕێنماییت پێەیە ئەوە شتێکی زۆر بەسووتە پێویستەکە هەبێ بەڵام ببوورە بەس ئەگەر هاتوو ئەو دانێکی ئێوە باستەکەن لای بڕین ئەو نازام ئەو شتانی کە باستان کرد ئەوانە هەمووی تەڵان
دەجەل و شعوذ و علاقی واقعی خۆی دیارە شتەکە زۆر ڕوون و ئاشکرا لە ڕاستیەکە دیارە و ناڕاستیەکە ئەوەی دیارە. جەناب دەیڵێ ئەوە عیلمە بەڵێ عیلمە ئێرشادی ئوسەریمان هەیە ئێرشادی نەفسیمان هەیە ئێرشادی تەربەویمان هەیە ئەوە دروستە هەموو من خۆم ممارسەی باشە بەڵام ئەگەر مەجال بن ینی ئێوە باسی زانستەکەن بەڵام ئەگەر زانستەکە و کتێبانە بێک ئەم شەو من بینیم ئەوە هیچ زانستەکەی ئێوە چی ینی زانستی ماستەکە بەس نایجێ کەسانێک هەیە کە توانای کاریگەریان هەیە کەسانێکی لەبەر کە کەشایەتی بە قووەتیانگەڵێک کە هەن توانای باراسایکۆلۆژی هەیە ئەوە شتێکی تەمسن نەک بۆ لایانی بۆ نوعانی کە باسەکە بۆ کوڕگەیاندن و تەفریق و شتوانە ئەوە تەمە شتێکی خراپە. مەزدەری زانستەکەتان چی؟ مەزدەری زانستەکە ئەو عیلمانەیە کە هەیە هەمووی هەمووی ئەگەر علمی بەڵێن سایکۆلۆژی بێ ئەگەر علمی بابن دەروونزانی بێ ئەگەر علمی بابڵین کۆمەڵزانی بێ ئەگەر علمی بابڵین قورئان بێ شەرع بێ ئێوە سوود لە کتێبە فەرمیە جیهانیەکان بەتەکید شتێکی زانستی و دقێکی زانستی معقول و منطقی نەک ئەو وشتە نووسین و دوعانووسین و نازمی کەمتیار وستی توانە هیچی بنەمایەکی ئەساسی نیە کەس وەکو چی مەسەرەن ناوی سێ کتێبکە با بزانین مامۆستاکان ئەپروڤیەکەن یانی وەکو عیلم نەگەوەیتەوە بە شخصی ئەپروڤی بەڵێ ناحیە با بڵێن شیکردنەوەی کەسایەتی کە ئەکرێ مەسەن بۆ نمونە کەلەکە کەسێکا گفتوگۆ ئەەکەی شێوازی قسەکردنەکە و شێوازی ئارەمدانە بە کەسەکە بۆ نمونە ماسەش خۆی زانێتکە سێ بەشی چارەسەر بە شێوازی گفتوگۆکردن و ئیحاء کە کەسەکە ئەڵتانی باری دەمی ئارەم بکەیت. ڕەنگە منیش ئەو قسێ بزانم بەڵام من ئەبێدان بەوا بنێم کە وەکو زانم وەکو مێهنەیەک ناتوانم وەکو دەروون ناس هەموو کەسی ناتوانێت مارەسەی مێهنەکەی خۆ ئێمەش لەگەڵ بەشێک لە ئێوە ناڵم جەنابەت بەڵام بەشێک لێوە ئەوە متەشەیخن شێخ نین ئێمە لەگەڵ متەشەیخ نیش شێخ هەیە متەشەیخ هەیە نای شێخ و ناحەپیست جەناب شێخەکەی یعنی شێخە ئەوە خوا ئەزانێ من ناڵم بەخۆم شێخ من نەوتە بەس یان خەڵک پێم لە شێخەکان من نەوتە قضیەی لا تزەکو ئەنفوسەکم خوا خۆی ئەزانێ ئێمە چین بەسم دەستەکەی من چی لێرەیە ئەبێت تۆ لایەنە ئیجابیەکەی لایەنە زانستیەکەی لە لایەنە جەهل و لەلایەنە بابنی شعوەزەکەی جیاکەیتەوە باشە ئەو شوێنانە بەپی زانیاری جەنابیشە و شوێنانی کە نووسنگەی ئەم بەڕێزانن بۆ چارەسەرکردنی هیچ مۆڵەتی نییەوە نیە لەگەڵ هیچیانی لەلایانی شەرعیان لای ئەمانە هیچی شەرعی نین ئەمانە ئەبێ خێرا لە ناو ببرێن ئەمانە ئەبێ ساحیرانە ئەبێ بگیرن وەڵڵا ئەبێ ئەدام بکرێن حکمی شەریعیان لەسەر جێبەجێ بۆ هەڵوێستانی کاکسامان چەندین هەڵوێستیانە بە ڕەنگە جویان لێنە گیراوی بەڵام هەڵوێستی ئێوە هەڵوێستی پیاوانی ئاینی ڕەنگە هەڵوێستی کاریگەرتر من بۆ ڕوونکەمەوە یەکەم وەکو مامۆستای ئاینی لە وتاری جومعە من چەندجار لە وتاری جومعە باسی ئەو بە تایبەتی باسی ئەو مەوزوعم کرد بەس وەکو لیژنەی فتوا بە ئیشی لیژنەی فتوا جەنابتان بزانن چییە لیژنەی فتوا لیژنەیەکی شەرعیە بۆ لێکۆڵینەوە لە بابەتە شەرعیەکان حکمە شەرعیەکان پرسیارە شەرعیەکان خەڵکێک ئەبێ پرسیاری لێ بکات بەس ئەوەی کە لایەنی پەیوەندیدارە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیە ئەبێ ئەوان هەستن بەم ئیشە ئەنجا ئێمەش هەمانگیان بکەین بۆ بەرنمەیەک یعنی تەسەوەر کە بەشێکی ڤیدۆکانمان لابردو ئەو هەموو نمونەی زیینوێمان ئامادە کردووە و دڵنیاشم لەوەی کە لایانی پەیوەندیدار دوای ئەم بەرنمەیە کە سەری ئەم بەرنمەیە کرد لەو ئاستی کە پیان و توین و متابعی بەرنمەکەمانەکەم دڵنیام لەوەی کە کاریگەری خۆی ئەبێت و ئەگاتە شوێنی خۆی ئێوە بۆکو لیژنەیەک ئێوە وەکو مامۆسایانی ئاینی واز لە ئەندامی لیژنەی فتووە ئەوە بێنە مامۆستا سامان وەکو مامۆسایکی دەروون ناز کاک شێخ ئاریان وەکوەوەی کە کەسێک کە ئەم ڕێرۆ بە تەندروستی بگێنێ بۆ کۆمەڵێ بەڵگە کۆ ناکەن و بەڵگەی کە جەنابەت باسە کرد شێخێکاتوە نازانم گوای لە کوڕەکەی کردو سێکس لەگەڵ دایکی بکات و ئەوە بکات بۆ ئەمانە ناکەن بە کۆمەڵێ بەڵگەی منطقی و پێشکەشی حکومەتی بکەن وڵی پێم وایە لە حکومەت شاراوە نیە ئەم شتا تۆ وەکو جەناوت فەرمووت ئەوە تا پێنجی لە پاش خۆی داناوە من هاوڕام لەگەڵ وازەم جەنای مامۆستا فەرمووی بەڕاستی بەشێک لە بەرپرسەکانی ئێمە من ناڵێم هەمویان چۆن دەستیان خسۆتە ناو هەموو کایەکانی بازرگانی لە ناو کۆمەڵگەدا تەسەوڕەکە منیش بەڵگە هەیە لەسەرەوە کە هەندێک بەرپرس لە پشت ئەم حاڵەتەوە لەوا چ شەریک بنەوەشە ینی بە دەرمان تێر ناخۆن بە بازرگانی جگەرە تێر ناخۆن بە بازرگانی نەو تێر ناخۆن بازرگانی لەگەڵ جادوگەر و ساحرەکان شەکەن بەداخەوە زۆر ڕاستان دێ ڕۆژ هەندێ ڕۆژ لەم لە ئەو شێخانە ئەڵێ VIP ینی ئەجیری و ڕۆژە کۆمەڵی لانکلۆزەر و ئەوەیەت بە جامڕش من ڕێز و حرمەتم هەیە بەس پێچێ بەشێک لەو بازرگانی کەرانە ئیستغلالی ئەو ئافرەتانی کە سەردانی ئەوانەکە ئیستغلالیان کەن بۆ ساڵحی هەندێک لە بەرپرسەکان ڕەنگە ئەوە خاڵی هاوبەشی نێوان بەرپرس و جادوگەرانە بێت بەداخەوە بابچینەلای ئەمیدی مافەروەر کاک عەبدولقادر محەممەد حەسەن یاریدەدەری بەڕێوبەری پۆلیسی شاری هەولێر پێم وا بێکەم تا زۆر گوێیەکت لە مناقەشەکان بووە و گوێیەکت لەو شتانە بوو ئەو شتانت بینی کە ئێمە
پەخشمان کرد جەنابتان مۆڵەت ئێن بەو شوێنانە یا مۆڵەت ئێن بەو بەڕێزانی بەو بەناو شێخانەی کە ئەم جۆرە کارانەکەن بەڵێ کاک دەروون سڵاو بۆ میوانە بەڕێزەکانت بەنسبەت ئەو پرسیارەی بەڕێستان بە جادوکردن و دوعاکردن و ئەوانە بە هیچ شێوەیەک موڵەتی نییە شتێک نییە یا دەسەڵاتێک هەبێ بتوانێت موڵەت بێت ئەو جۆرە کەسانە بۆ ئەوەی ئەو کارانە ممارەسە بکەن هەروەها ئەو کەسانەی کە هەردەستن بە کاری جادوکاری یاخود کاری دوعاکردن یاخود سحرکردن یاخود ئەوانە بە گوێرەی یاسا تووشی بەرپرسیارەتی دەبن ڕوبەڕووی یاسا دەبنەوە یاسای سزاکانی عێراقی لەوانەیە لە ئەو جۆرە کەسانەی کە ئەگەر مقابلی پارە بێت بە مادە 456 لە یاسای سزاکانی عێراقی لەو حاڵەتە دەتوانێت مەسەرەن کەسی زیان لێکەوتوو ئەگەر پارەی لێوەرگیرا بێت لایەن ئەو جادوکەرەوە یاخود ئەو کەسەی کە دوعاکەی بۆ کردووە ئەگەر پارەی لێوەرگیرا بێت یاخود هەر جۆرە مقابلێکی لێوەرگیرا بێت شەرت نییە هەر پارە بێت هەر شتێکی دیکە بێت دەتوانێت داوا تۆمار بکات هەروەها بە گوێرەی مادەیەکی لە یاسای ئوسوڵی محاکەماتی جەزایی عێراقی بۆ داواکاری گشتیش هەیە تحقیقی داواکە لەو حاڵەتە دەستخۆش ئیجراعاتی ئێوە چییە واگریمان ئێوە ئەو شوێنانەوەکو باسە کرد هیچی مۆڵەتی نییە بەڵام ئیجراعاتی ئێوە چیە کە ئەم شوێنانە دەردی مامۆساوەتی شاراوە نین خۆ ئیجراعاتی ئێوە چیە لەگەڵ ئەم کەسانە و ئەم شوێنانە بڵێ لەو حاڵەتانەی کە ئەگەر کەسێک هەبێت داواکاری پێشکەش بکە وەکو کەسی زیان لێکەوتوو ئاماژەم پێکرد ئێمە وەکو دەسەڵاتی جێبەجێکردن وەکو بنکەی پۆلیس هەڵدەستین بەکردنەوەی داوا بۆ کەسە زیان لێکەوتووەکە بە گوێرەی ئەو زیانەی کە لێی کەوتووە یاخود ئەگەر پارەیە یا دەستدرێژیکردنە سەر ئەو کەسە زیان لێکەوتووە ئێمە لەو حاڵەتە ئیفادەی وەردەگرین ڕوبەڕووی پراوێکی لێکۆڵنەوەی بۆ دەکەینەوە ڕوبەڕووی بەڕێز دادوای لێکۆڵنەوەی دەکەینەوە ئەویش بەڕێزیان بە گوێرەی یاسای سزاکانی عێراقی بڕیاری لەسەر دەدات و هەڵدەستین بە ئیجراعاتی یاسایی بەرامبەر ئەو کەسەی کە ئەو کاری کردو سەکانە خۆش زۆر سپاس بۆ ئەمیدی مافەرۆر عەبدولخالق مەحەممەد حەسەن یاریدەدەری بەڕێوەبەری پۆلیسی هەولێر دکتۆر سامان کاتمان نەما و ئەمێ چارەسەر و چیش بە حکومەت ئەڵێ بەڵێ وڵا پێشەوەی مخاطبەی حکومەت کە نەبێ مخاطبەی خەڵکەین من داوا لە خەڵکەکەم تکایە بە تایبەتی بەشێک لەو حاڵەتی سەردانی کەرانە زیاتر بۆ کێشە دەرونیەکانە چن بۆ نمونە شیزۆفرینیا هەیە هستریای هەیە خەمۆکی هەیە هەر حاڵەتیشی دەرونی تری هەبێ ڕێگەی ئەوان ڕێگەی ماڵی جادوگەران و نوشتەنووسان نییە ڕێگەی ئەوان ڕێگەی پزیشکە دەرونیەکان و کلینیکە دەرونیەکان و سنتەرە دەرونیەکانە دڵنیابن جگە لەوەی لەوێ ئیستقلال دەکرێن و پارێکی زۆریشان نەدەکێشێتەوە ڕەنگە بە خراپیش کەڵکیانێ وەربگیرێ دوجار چارەسەر نابن هەر دەبێ بێنەوە سەر ڕێڕاستەکە جا هەر لە سەرەتای بە ڕێڕاستەکە بڕۆن زۆر باشترە من منم کەلیمێ بەکارێنم بەڵام بەو جۆرە بەرەڵاییە هەیە هەچ کەسێ هەڵەسێک سوچێکی ماڵەکەی خۆیەکە بە مەرقەیەک و خەڵک بێت لە وڵاتە دواکەوتەکان هەیە بڵێ بەداخە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆربەی ئەم کولتورەتیای باڵایە ڕەنگە فەرقە بێت لە کۆمەڵگەی بەس پێم وایە بێ لە وڵاتێکی وەک وڵاتی مەغریب هەر حکومەت خەریکی ئیجازە پێدان و ئەوە ینی چۆنەڵی بە سیستەمی کردووە بەتەکی دوایە وەکو مەسەری لە هندستانیش بەڵێ زۆر باوە لە ئێرانیش زۆر باوە وەکو مەسەری خورافات وەکوتن لە کولتورە حتا ئەوروپیەکانیش خورافاتیان هەیە يعني مثلا ئەو خورافاتە بەڵام مەسلەی ممارەسەکردنی خورافاتەکە خەتەرە باشە قسەی ئەخیر ئێسامەی کە داینێ بۆ حکومەت چکە ئەخیری مۆلێتەوە مامۆستا نەسیحەتی تۆ چی و قسەی ئەخیر چی؟ بەڵێ وەڵام من نەسیحەتی من بۆ یەکەم جار بۆ هاوڵاتیان بە تایبەتیش ئافرەتان فری و نەخۆن بەم خەڵکانە ئەمانە خەڵکێکی جادوکەر و فێڵزانن فێڵبازن فێڵیان لێ ئەکەن ئەگەر دەیانەوێت ئەو چارەس ئەو حاڵەتانەیان چارەسەر بێ یان دەیانەوێت مەسەرەن وەکو ئەوەی کە لە بەرنامەکات بوو بەختە یان ئەم شتانە لە دینە نییە هەمووی قەزا و قەدەر خوا دایناوە دوعا بکە خوای گەورە موسیبەتەکان لەسەر سوکە ڕوقیەی شەرعی هەیە ئەو دوعانە هەمووی لە قورئان و فەرمودەکاندا هاتوون خۆت فێرکە الحەمدولله وەسائل زۆرە مەچۆ بۆ لای ئەم لاولا ئەوەی ناوێ خۆت فێرکە ئەو قورئانە گەورەیە هەمووی خوای گەورە ئەفەرمێ وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين شفاء ورحمة ئەگەر دیار دەکەش بوو بە نەخۆشی
سونەتە ئینسان عیلاج بکاتە دایکە بچێتە لای دکتۆرێکی دەرونی بچێتە لای ئەوە ئەگەوەکو نەخۆشی لێهات بەس وەکو حاڵەتی نەفسی بەسیط وەڵا باوکم قورآن پڕە لەو ئاەتە جوانانەی کە هەموو ئەو حاڵەتانە چارەسەر ئەکات و طبعا دوعاشە جاری وایە قبوڵە بێ جاری وایە قبوڵ نابێ بێ ئینسان تەسلیمی قەزا و قەدەر بێ جاری وایە بەس کە بوو بە نەخۆشی حەق خۆیەتی بچێت سەردانی دکتۆری دەرونی بکە و بۆ حکوومەتیش بەڕاستی ئەم ئیشە ئیشی شۆرتە نییە ئەمە ئیشی ئاسایش و ئیشی وەزارەتی ئەڵبەتە لەگەڵ ئاسایشی شاقسەمان کرد لەگەڵ ئاسایشی شاری هەولێرا قسەمان کرد چونکە شۆرتە ئەبێ داوایەک تەقدیم بکەی ئینجا ئەجوڵە و حرەکەکە ڕاستەکە حەقیانە بەس تۆ ئاسایش ئەمترە مەسئولە لە وەزارەتی ئاسایشی ژەیود ئەم بڕیارا بێ لە پەرلەمانەوە دەرچێ و پەرلەمان وەزارەتی ئەو قافیش لیژنەیەک پێک بهێنێ ئەتوانێ مەسەلەن ئیشکا لەسەری وتەمان خەڵکی مامۆستایانی ئاینیش و خەڵکی لێژنەی فتواشە وەختە ئامادەیە لە ڕووی فتوای شەرعی حکمی شەرعی ئەوانە زۆر بە دوو درێژی بۆ مسلمانانی ڕۆ تۆ فتواکەی تۆ کاوەی کە باسە کرد بە پشتبەستن بە دینوتە هەر ئەبێ مانات کوژدێ ئەمە وەکوتم ئەمە فقه اختلافاتی فقهی هەیە بەڵێ ئەرۆڵا لە هەندێک مەذهب هەر داوای تۆ بەشیان لێ ناکرێت یەکسەر ئەبێ بکوژدێن و ئیعدام بکرێن بەس لە هەندێک مەذهب ئەڵێ مەسەلەن داوای لێ ئەکرێت تۆ بە بکە واز بێنێ ئەگە وازی نێنرا ئەنجا ئیعدام ئەکرێت ئەمە جەریمەیەکی زۆر گەورەیە دەستخۆش شێخ ئاریان قسەی تۆ چێ لە ماوەستاکیزانی چۆنە بەڕای من یعنی ئەگەر هاتوو دەستکاکانی ڕاگەیاندن جوانتر ئەو ڕاستیانە بخەنە ڕوو لایەنە لایانی ڕاستی چارەسەری ڕۆحی لەگەڵ لایانی دەجەل و شەعوەزە و با بڵێن قۆڵبڕین و ئەوە جیا بکرێتەوە یعنی هەندێک لایەن هەیە کە بالفعل کە تۆ ئەڕێ بۆ لای کەسێ هێور ئەبێتەوە باری دەرونیت ئەتوانێت بتگەینێ بە چارەسەرێک تێکی چۆن بالفعل بە پراکتیکی ئێمە تۆزە بە مزداقێتەوە ڕاستیەکەمان ستە ڕوو تقریبا بەڵێ نەنا دەست خۆش بێ باشە بەس ئینش ئەوە نیە ئەوە کەمە چکم بۆ کۆمەڵگاکە ئاستی ڕۆشنبیری هیچ تاپیویستە زیاتر بەر ڕاستە بەڵام خۆی بۆ خۆی و بە ڕێزانی کە خەریکێ میشن خۆیان جیا نەکردوتەوە مەسەلەن بۆ نمونە من ینی هەیە کەس خۆی جا نەکردوەوە بڵێ وەکو جەنا بدێ ساتوەڵی من بەس اختصاسم خەوەکەیە و نسیحەتی خێری خەڵکەکەم یانی بەڵام ئەو بە ڕێزانەی تر هەمووی شەگەکەن یانی زانڵی خۆی کاتێک کە بەرنمەکان ئەگەر چڕ بووە لە دەستگاکانی ڕاگەیاندن هەر کەسە ئاوا لە پچکێکی خستە سەر تێگەی چۆن ئەو کاتە وردەوە خەڵکەکەش ڕۆشنبیری کام ڕاست و کام ڕاستنی بڵێ قسەی ئەخیرە چیە بە کۆتایی بەبەردام وتەی کۆتاییم ئەوەیە کە هەوڵ بیرێ کۆمەلگا ڕۆشنبیر بکرێتەوە بۆی کە بزانێت کامە ڕاستە کامە هەڵەیە کامە چەوتە بۆ ئەوی کەوا پەنا بۆ ئەو دەجەل و شەعوەزە ئەو شتە پێ واتیان نەبە دەستخۆش مامۆستا سامان ئەخیر قسەت بۆ حکومەت من داوا لە بەڕێز داواکاری گشتی یەکەم ئەوان مافیان هەیە ئەو جوارانە ئەو جۆرە کیسانە بژوڵێنن و لە بەرژۆندی گشتی خەڵکایە و ئەم حاڵەتانش بەڕاستی بێ وەکو مەترسیەک سیر کرێ هەم لەسەر باری دەرونی خەڵک لەسەر ئابووری خێزان و لەسەر ئایندەی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی شانی ژن و مێرد و کچ و کوڕ و ئەو جۆرەشتانە و بەڕاستی بە هەدەردانی تاقەی خەڵکە ئەبێ ئێمە بەڕاستی میدیاش قسەی باشتری هەبێ و مامۆسایانی ئاینیش ڕوونتر بە سەراحەت لە منبەری مزگەوتەکانەوە خەڵک و شارکەنەوە و دوجار ئەگەر پێویست بە هەر ئستەحداسی هەر قانونێک یان دانانی هەر قانونێک یان تعدیلێک هەبێت لە قانونە ئەوە بۆ پسپۆرانی یاسای بەجێ دێڕین حەقە پەرلەمانی کوردستانش قسەی خۆی هەبێت دەسەکانە خۆش بێ و زۆر گەورەتان کردین منیش لە کۆتایی ئاڵێم قسەی من بۆ بەڕاستی بۆ پەرلەمان و حکومەت یاریمی کوردستانە تۆزێک دڵسۆزانەتر سەیری ئەو هاوڵاتیانە بکەن کە لەم وڵاتە و کە لەم هەرێمە جیرۆدەی دەستی ئەم ناو ئەدیاردانن هەموو هێزەکانتان لە سیاسەتا کۆمەکەنەوە ینی با دووبارە مێژویەک دووبارە نەبێتەوە و ڕابردوویەک دووبارە نەبێتەوە کەسێک 3 ساڵ میز و کلێنسی یا بە خەڵک اینجا حکومەت هێز و حرەکەتی خستە خۆی و سنتەر و دوکانەکەی داخست هەزاران ئەگەر ئێوە ئەتانێت ینی دەست بکەن بە چارەسەرکردنی ئەم کێشەیە لەم بەڕێزانی کە ئێمە دانیشتنەوە وەکو کوردستان 24 ئەتوانم بڵێم سەدان بەڵگەمان لایە کە دەست پێ بکەن چکە بەڕاستی مەترسیدارە بەڕاستی جێ هەڵوێستەکردن لەسەر دوادارم دەروون و دیاردەشت ئیشی کردو و زۆر سپاس بۆ